نازۆری منداڵدان چیە و بۆ چ مەبەستێک ئەنجام دەدرێت؟ سڵاو، نازۆری منداڵدان بریتیە لە بینینی ناوەوەی منداڵدان بەهۆی ئامێرێک کە پێک دێت لە چەند بەشێک گرنگترینیان کامێرایەکە پەیوەست کراوە بە شاشەیەکەوە. کامێراکە دەبردرێتە ناو منداڵدان و بە لە ڕێگای شاشەکەەوە ئێمە دەتوانین دیوژورەوەی منداڵدانەکە ببینین. بۆ چ مەبەستێک ئەنجام دەدرێت؟ ئێمە دەتوانین دابەشی بکەین بۆ دەستنیشانکردنی نەخۆشی و بۆ چارەسەری نەخۆشیەکان. لە کاتی دەستنیشانکردنەکان یەکێک لەو ئەوانە ئەو ئافرەتانەی ناڕێکیان هەیە لە سۆڕی مانگانەیان، یاخود خوێنبەربوونێکی زۆر، یاخود خوێنبینین لە بینی سۆڕی مانگانەکانیان، یاخود ئەو ئافرەتانەی سۆڕی مانگانەیان دەوەستێت پاشان خوێنبەربوونیان دەست پێ دەکاتەوە. یەکێکی کە لە دەستنیشانکردنەکان ئەوانن کە چەند لە بارچوونێکیان هەیە، یاخود ئەوانن کە چەند محاولەیەکی منداڵی بلووری دەکەن و سەرناگرێت، یاخود ئەوانەی منداڵبوونیان دواکەوتووە. لەم ئافرەتانە وا باشترە نازۆری منداڵدان لەگەڵ نازۆری هەناو بکرێت کە تێیدا ئێمە دەتوانین دەرمانێک بەرینە ژوورەوە بۆ ناو منداڵدان و بە یارمەتی نازۆری هەناوەکە بیبینین بۆەوەی بزانین بۆڕیەکانی کراوەتەوە یاخودنا. زۆربەی کاتەکان ئەگەر جیرانێکی کەم لە بۆڕیەکان هەبێت لەگەڵ بردنە ژوورەوەی ئەم دەرمانە دەکرێتەوە. ئەمە یارمەتی ئەوە دەدات زووتر دووگیان بێت خانمەکە. و هەروەها لە هەمان کاتیشدا دەتوانین ئەگەر هاتوو کیسی هێلکەدانی هەبێت لە هەمان کاتدا بۆی لابەرین، یاخود ئەو ئافرەتانی تکەی و ساتیان هەیە دەتوانین درێلینگیان بۆ بکەین. ئەوەش کە دەکاتە چەند کونێک لە هێلکەدانەکە یارمەتی دابەزینی هێلکە دەدات و یارمەتی دەدات زووتر زک پڕ ببێت. هۆکاری چارەسەریەکان کە پێویستە نازۆری منداڵدان بکەین لەوانە لابردنی گۆشتی زیادە لە ناو منداڵدان، یاخود چەند جۆرێکی گرێ دەتوانین لایبەرین، یاخود ئەوتە ژنەکە پەردەی هەیە لە ناو منداڵدانەکەی ئێمە دەتوانین لایبەرین، یاخود چەند پێکەونووسانێکی زۆر ڕوویداوە دەتوانین ئەوانش لابەرین. لە هەمان کاتدا دەتوانین بەشێک لە ناوپۆشی منداڵدانەکە وەربگرین بۆ زەرعبینێرین لە کاتی ئەوەی گومانمان هەبێت لە هەر نەخۆشیەک. و هەروە ئەو ئافرەتانی کە لەولەبیان هەیە و داواکەی نەماوە دەتوانین بە ڕێگەی نازۆرەوە لای ببین بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. سوپاس. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.